سڵاوتان لێبێ بەڕێزان، ئەگەر لە ڕێگەی تەلیگرام یا واتساپ یان هەر تۆڕێکی تری کۆمەڵایەتیەوە پەیوەندیت پێوە کراو وتی لایکێکی ئەم پۆستە بکە یان سێریکی ئەم ڤیدۆیە بکە، ڕاستەوخۆ 3000 دینار 5000 دینار 10000 دینار وەرەگری، ئەوە دڵنیابە لە پشت ئەمەوە دواتر دەیان ملیۆن دینار یان ملیۆنان دینار لە تۆوە خۆن. وەک لە ڕابردووژە لە ڕێگەی چەند ڤیدۆیەکەوە ئاماژەم پێیا بوو، ڕوونکردنەوەم یا بوو، بینەرەکان شایەتیەوەیان. لە ئێسادا ئەم گروپانە دووبارە هاتوونەتەوە بۆ گیانی کورد لە ڕێگەی تەلیگرام و واتساپ و فەیسبوکەوە پەیوەندیت پێواکەن، لیکێکت بۆ نێرن هاوشێوەی ئەم لینکەی کە لە ڤیدۆکەیە دەرەکەوێ کە لینکێکی حەقیقیە بۆ نمونە هی بازاڕ ئۆنلاینەکانە. ئیتر ئەو شۆپینانەی کە لە ڕێگەی وێبسایتەکانەوە ئەکرێت جیهانیەکان بۆ تەنێرن یان لینکێکی یوتیوبت بۆ نێرن، ڕەنگە هی ڤیدۆی کوردێکیش بێت. پێتەڵن تەنها سێریەم ڤیدۆیە بکە یا لایکێکی بکە یا کۆمنتێکی بکە، ڕاستەوخۆ دوای 5 دقە 10 دقە 3000 دینارت بۆ نێرنی. وەکو لە ڤیدۆکەیە دیارە بە هەمان شێوە ئەمە نامەی کەسێکی لەو جۆرەیە ناردوێتی. پاشەوەی کە تۆ لایکەکە یا کۆمنتێکی بۆ پۆستەی کە ئەو ناردوێتی، ئەو ڕاستەوخۆ لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکەتەوە 3000 دینارت بۆ نێرێ. ئیتر لە ڕێگەی کارتە ئۆنلاینەکانەوە FIB بێکی کارت بەیان هەر کارتێکی تر بێت. دواتر بانگێش دەگا بۆ یارێکی تر کە بۆ مناڵێ لە چەند سەعاتی داهاتوە پەیوەندیت پێواکەینەوە، بەشداری لە یارێکی تراکەی. بۆ نمونام جارە سێری ڤیدۆیە کە 10000ت بۆ نێری و بالفعل کاتێککە تۆ سێری ڤیدۆکەکەی دوای 5 دقە دوای 10 دقە 10000 تری بۆ نێرێ. بەڵام لە دوای ئەمەوە داخلی چەند یاریەکی تر دەکەن، داخلی چەند وێبسایتێکی تر دەکەن کە پێتەڵێ لێرە حساب بانقەکەت تۆمارکە یان ژمارە تەلەفۆنەکە تۆمارکە کە FIB لەسەرە، کی کارتی لەسەر یا هەر کارتێکی تر. دواتر وردە وردە واد لێەکەن باڵانس سەخیتە ناو ئەم وێبسایتانەوە. کاتێک باڵانس سەخیتە ئەم وێبسایتانەوە تۆ هیچ سەڵاحەتی هیچ دەسەڵاتێکت نامێنێ بەسەر ئەو بڕەپارەی کە داخلی ئەم وێبسایتانت کردووە. ئیتر 10000 دینارە 100,000 ملیۆنێکە. ڕاستەخۆ کاتێک تۆ داخلی ئەم وێبسایتانەیەکی یا بۆ ئەم شەخصانەیە نێری بەبێوی بیان ناسی لە دەرەوەی وڵاتن، ئیتر لە ژێر ناوی جۆرا و جۆر لە ژێر ڕەگەزی جۆرا و جۆرە بە نمونە جاری وایە کچ پەیوەندیت پێواکە، جاری وایە کوڕ پەیوەندیت پێواکە، هەر ئەوەی تۆ پارەت بۆ ئەمان نار یا داخلی ئەمانت کرد بە ناوی یاری و بردنەوەی پارەیە. ڕاستەخۆ هەموو پارەکە سەح بەکەن، دواتر بانگێشتی زیاتر دەکەن بۆ ئەوەی کە 20 وەرەقە 30 وەرەقە چلگەڵای تر داخڵکەیت، اینجا ئەوان پارەکەت بەسەریەکەوایەنێ. بەڵام لە کۆتاییە هەموو ئەمانش تەنها پارەکەی تۆ خۆن لە ڕێگەی 20000 یا 30000 دینارەوە کە یاویانە بە تۆ وەکو شیرینیە، دواتر ملیۆنان دینار لە تۆوە خۆن. ئەمە ژمارە تەلەفۆنی یەکێکە لەو کەسانە کە پەیوەندیەکات، بێگومان ژمارەکانیان نەگۆڕن، سابت نییە. بە هەدەفەکەی من ئامانجەکەی منەوەیە کە هۆشیار بن کاتێک کەسێک 3000 دینارت بۆ نێرێ 10000ت بۆ نێرێ تا 50000 ڕوا، ئەمە مانای ئەوە نییە کە تۆم بتمانی پێ بکەی، مانای ئەوەیە کە پەلکەش دەگە بۆ یاریەکی زۆر زۆر قورس کە ملیۆنان دینار دەباتەوە. ئەتوانم بڵم سەدان نمونەی وامان هەیە کە پەیوەندیان کردووە، چەنا خەڵک پارەی خوراوە، چەنا خەڵک ملیۆنان دیناری خوراوەتیایەتی 10000 دلاری خوراوەتیایەتی 20000 دلاری خوراوەتیایەتی ملیۆنێکی خوراوە. بۆیە بەڕێزانە تا ئەتوانن دوور بن لەم یاریانە، تا ئەتوانن جوابی ئەم کەسانە مێنەوە بە 3000 دینار و 10000 دیناری ئەمانە تکایە هەڵمەخەڵەتێن. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو لایە، کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.